بەڵێ بینیمان کۆنگری ڕۆژەوانی و تەبێژی بەڕێبەتی کارەبای سلێمانی و سەبارەت بە پرۆژەی ڕووناکی و فراوانبوونی پرۆژەکە لە سنووری پارێزگای سلێمانی. دەچینەوە سەرپرسی بڕینی گەدە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی چین بۆ ئەوەی هەر کەسێک بەخواستی خۆی نەشتەرگەریە نەکات. گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا سەعید ڕاوێژکاری وەزارەتی تەندروستی لە دهۆکۆ لەگەڵماندا. دکتۆر سڵاو لێ بێتۆم کاتتان باش. بۆ پێشتر هیچ ڕێکار و ڕێنماییەک نەبوو لەبارەی ئەوەی کە کەسێک دەیەوێت نەشتەرگەری گەدە بکات دەبێت چی بێت و چۆن بێت و لیژنە بیبینێ؟ زۆر سپاس سڵاو و ڕێز بۆ ئێوە و بینارانی خۆشەویست. نەخێر پێشووتر نزانم دەنگتەوە نییە، پێشووتر هیچ شت نەبوو کە بە شێوازێکی زانستی سەرەدەری لەگەل ئەم نەخۆشانە بکاتن. لە ساڵی 2023 ئێمە بە ڕێکارەکانی تایبەت ڕێنماییمان بۆ ئەم پرسە چونکە زۆر گرنگە پرسەکە نیشتەرگەری بۆ نەخۆشی قەلەوی نیشتەرگەریەکی زۆر ئالۆزە و مەجموعە کۆمەڵە نیشتەرگەرین لەبەرەوەی ئێمە هەستاین بە ڕێخستنی ئەم جۆرە نیشتەرگەریانە لە هەرێمی کوردستان و ڕێنمایی تایبەت و هەروەها مۆڵەتی تایبەت بە پزیشکەکان و نەخۆشخانەکانیش لەم ڕێنمایە ڕێکخراوە. ڕێنمایەکان چین؟ ڕێنمایەکان بریتین لە ئەوەلەن سەنتەرەکە یان نەخۆشخانەکە دەبێت چ تایبەتمەندیەکی هەبیتن، چی پێویستە لەم نەخۆشخانەیە هەبیتن بۆ ئەوەی ئەم کریارانە تێیدا ئەنجام بدرێتن. بۆ نمونە هۆڵی نیشتەرگەریە هەبوونی بەشی چاودێری چڕا لە نەخۆشخانەکە و ئەوەی پێویستە بۆ ئەم نیشتەرگەریەکە ئەنجام بدرێتن و ئەوەی تر کە گرێدراوە بە پزیشکە بسپۆرە بە ڕێزەکان. ئێمە لەم ڕێنمانە دیارمان کردووە کێ مافی هەیە نیشتەرگەری بۆ قەلەوی ئەنجام بدا. پزیشکەکان دەبێ خاوەن بڕوانامەی تایبەت بیتن، دەبێ پێشووتر ڕاهێنانی کردبیتن لە سنتەرێکی تایبەت بۆ ئەوەی بکرێتن ئەم نیشتەرگەریانە ئەنجام بداتن و هەروەها نەخۆشەکانیش بۆ ئەوەی نەخۆشەکان بزانن کێ مافی هەیە ئەم نیشتەرگەریە ئەنجام بداتن وەکو نەخۆش. پێشووتر هەرکەس بە حەزی خۆی یان بە زەوقی خۆی بۆ کێش دابەزینێکی زۆر ممکنە بەسیط ئەم نیشتەرگەریان ئەنجامەدا، بەڵام ئێستا پێویستە چونکە قەلەوی نەخۆشیە، بۆ ئەوەی نەخۆشیە ئێمە دیارمان کردیە کە کێ ئەو نەخۆشیەی هەیە و لە لژنەیەکی تایبەت دەبێ پشکنینی تایبەتی بۆی بکرێتن، اینجا بڕیاری نیشتەرگەریەکە بدرێتن. دکتۆر بێگومان کێش و باڵا دووشتن کە پێیوەستن بەیەکەوە، ڕەنگە بۆ کەسێک لە کێشێک و لە بەرزیکی باڵا جیاواز بێت بۆ کەسێکی تر. ڕێژەیەکی دیاریکراو هەیە و دەوترێ مەسەن بۆ نمونە نابێم کەسە لە 110 کیلۆ کەمتر بێت یان لە 115 کیلۆ کەمتر بێت ئەنجا بۆ یەکرێت. هیچ ڕێژەیەکەیە یان بەسەر چ بنەمایەکەڵێن بۆم کەسەی یەکەین بۆم کەسەی ناکەین؟ بەڵێ ڕێژە هەیە، ڕێژە هەیە بەس مەسەلە کێشی بەتەنیا نییە. ئێمە فۆرمۆلێکی تایبەتمان هەیە، ئەو فۆرمۆلە تایبەتە بەم شێوەیە کە ئێمە کێشی نەخۆشەکە و درێژی نەخۆشەکە لە فۆرمۆلێکی ماتماتیکە داخڵەکەین، ڕقمێک دەرەچێ، ئەم ڕقەمە دەبێ لە 35 کەمتر نەبێ، لە 35 و بەسەرەوە بە پێی هەندێک مەرج یان هەرچ بەرەو سەرەوە بڕواتن، ئەمە زیاتر پێویستی بە نیشتەرگەریەکی هەیە، چونکە وەکو گوتم ئەمە نەخۆشیە ئیتر بە ڕێکارەکانی تر چارەسەر ناکرێتن. بەڵام لەگەر ئەوەش لژنەی تایبەت دەبێت ڕێنمایی بداتە نەخۆشەکە ڕێگاکانی تری دابەزاندنی کێشی بۆی شرۆڤە بکاتن، ینی ئەو ئاگادار بێتن کە چه بەدیل هەیە، چونکە وەکو وتم ئەم نیشتەرگەریانە ئالۆزە، نیشتەرگەریەکی سادە و بچووک نییە بۆ ئەوەی بڕیار بدرێتن کە ئەم نەخۆشە نیشتەرگەری بۆی بکرێتن یان نا، پێویستە ئاگاداریەکی تەواو هەبیتن، باری دەرونی تەواو بیتن و بڕیارەکە پزیشکە بەڕێزەکانی کە لە لژنەکان ئیشەکەن یارمەتی نەخۆش بدەن کە بڕیارێکی دروست بداتن لەم بارەوە. دکتۆر پێشەوەی بڕیاری نەشتەرگەری بدەن، ینی هیچ ڕێکار و ڕێنمایەکێ بیدەن بەم نەخۆشە بڵێن بڕۆ جارێ ئەمانە بکە، ڕاضە بکە، خۆراکت بگۆڕە،
لایفستایلی ژیانت بگۆڕە شێوازی ژیانت بگۆڕە ئەگەر کێشت دانەبەزی ئەجا دێنێ سەر نەشتەرگەری بەڵێ ئەم ڕێکارانە هەم پزیشکی چارەسەرکەر هەم پزیشکی چارەسەرکەر بۆ نەخۆش شرۆڤاکە هەم لیژنەی تایبەتیش چکە زۆر نەخۆش کە دێنە لیژنە لەوێ دەگەڕێنەوە یعنی هەر نەخۆشێک کە هاتە لیژنە لەوێ بڕیاری نیشتەرگەری بۆی نادەن چکە دەبینن مەرجەکانی تیانە یان ئەم نەخۆشە ممکنە بە ڕێکارەکانی تر کە سووکترن هەکو جەنابشت فەرمووی خواردنە وەرزشکردنە بە ڕێکارەکانی تری بێجگە لە نیشتەرگەری ئەم ڕێنمایە دەدرێتە نەخۆش پێی دەڵێن بۆ ماوەی 3 مانگ مەسەرەن ئەم ڕێکارانە بگرێتە بەر و دوایە جارێکی تر سەردانی پزیشکی بسپۆرەکەی بکاتن بۆ ئەوەی ببینن هیچ گۆڕانکاریکی بەسەر هاتیان نە یان پێویستە نیشتەرگەری بۆی بکرێتن یان نە. بەڵێ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا سەعید ڕاوێژکاری وەزارەتی تەندروستی لادەوە کە لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ بەڕێستان.